شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. مسلمانانی بەڕێز، چەند ڕۆژێکی کەم ماوە کە بگەین بە مانجی ڕەمەزانی پیرۆز. مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی دابەزینی قورئانە، مانجی لێخۆشبوونی تاوانەکانە. ئەو مانگەیە کە دەرگاکانی بەهەشتی تێدا دەکرێتەوە و دەرگاکانی دۆزەخیشی تێدا دادەخرێت. ئەو مانگەیە کە پەروەردگار لە هەموو شەوێک چەندین بەندە ئازاد دەکات لە ئاگری دۆزەخ. مانجی پڕخێر و بەرەکەت و زیادبوونی پاداشتەکانە. ئەو مانگەیە کە شەیتانەکان تێیدا کۆت و زنجیر دەکرێن. جا پێویستە لەسەر ئێمە دوعا بکەین کە بەو مانگە پیرۆزە بگەین و نیەتیشمان خاڵص بکەین پێش ئەوەی بگەین بەو مانگە پیرۆزە. نیەتمان پاک بکەینەوە بۆ خودای پەروەردگار، تەوبە و ئیستیغفار بکەین کاتێکیش بەو مانگە پیرۆزە گەیشتین. هەوڵ و کۆششێکی زۆر چاچی تێدا بدەین، هەوڵ و کۆشش بدەین بۆ عیبادەتکردن جیا لە مانگەکانی دیکە. بەو شێوەیە کە لەوانەیە کۆتا مانجی ڕەمەزانمان بێت ئەگەر بێت و پێی بگەین. لەوانەیە ساڵێکی دیکە بەو مانگە پیرۆزە نەگەینەوە، چونکە دەبینین چەندین کەس لەگەڵمان بوون لە ڕەمەزانی ڕابردوو، بەڵام ئەو ساڵ لەگەڵماندا نەماون. بۆیە پێویستە مسلمانانی خۆشەویست خۆمان تند و تۆڵ بکەین بۆ ڕۆژوگرتن لەو مانگە، بۆ قورئان خوێندنەوەی زۆر لەو مانگە پیرۆزە، بۆ سەدەقەکردن و بەخشین لەو مانگە پیرۆزە. هەموو عیبادەتەکان زیاد بکەین بە ئیخلاسی و بە دڵسۆزی بۆ خودای پەروەردگار. داوا لە خودای پەروەردگار دەکەم بەو مانگە پیرۆزەمان بگەێنێت و نیەتمان خاڵص بکات و عیبادەت و کار و چاکەمان بۆ تێیدا ئاسان بکات. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان.